کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت کە هەمیشە جێگەدەستیان بە بەست و بە کوچە کۆڵان و شەقامەکان و باخچەکانی ئەم شارەوە دیارە بە خزمەتی کولتور و هونەر و ڕۆشنبیری و پەیکەر و کتێب و هاوکاری مادی بۆ چەندین سەرکەر و ناوەندی ڕۆشنبیری کولتوری هاتوسانە با فەرمێ بۆ پێشکەشکردنی وتاری دامەزراوەی کەریمە دەکەن. کاتتان باش بەناوی کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێتەوە بە خێراتتان دەکەین. بەڕێزان، کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت لە ساڵی 2009 دامەزراوە وەک دامەزراوەیەکی پەروەردەیی و کولتوری لە قۆناغی یەکەمیدا سەرەتا پەیمانگای فێربوونی زمانەبیانیەکان بووە. لە ساڵی 2010 ڕادیۆی مارگرێت دامەزراوە کە ڕادیۆیەکی کۆمەڵایەتی و گەنجانەیە. دواتریش کتابخانە و باخچەی منداڵان و دایانگە و دەستگای چاپ و بڵاوکردنەوەی مارگرێت دامەزراوە. کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت لە پاڵ بەخشینی زانست و کاری پەروەردەییدا هەمیشە هەوڵی داوە گرنگی بە هەموو بوارە جیاجیەکانی کۆمەڵگا بدات. مارگرێت لە بواری هونەر و ڕۆشنبیریدا چەندین ڕێزلێنان و بەدایان پەیکەری کەسایەتیە هونەری و ڕۆشنبیریەکانی وەکو حەمەڕەش و ئەمین باڵدار و بەهادین نووری و خاتونە و چەندانی تری بێجیاوازی لە شار و شارۆچکەکانی کوردستان دروست کردووە. مارگرێت خزمەتێکی زۆری هەبووە لە بواری تەندروستی، ئەویش بە دروستکردنی چەندین بنکەی تەندروستی و دابینکردنی چەندان پێداویستی پزیشکی. هەروەها لە کاتی بڵاوبوونەوەی کەتای کۆرۆنا خەڵکی کوردستانی لەبیر نەکرد و بە هەڵپشتی دامەزراوەی کەریمی عەلەکە بە سەدان هەزار دەمامک و دەستکێش و ئامێری تەقدیمی بەسەر شار و شارۆچکەکانی کوردستان بڵاو کردوێتەوە. مارگرێت لە بواری چاپ و بڵاوکردنەوەدا بە هاوکاری لەگەڵ دەستگای ڕۆشنبیری جەمالگیرخان زیاتر لە 100,000 کتێبی لە بوارە جیاوازەکانی مێژوو، فکر و فەلسەفە و جینۆساید و پەروەردە چاپ و بڵاو کردوێتەوە. هەروەها چەندین گۆڤاری وەرزی لە بوارە جیاوازەکانی وەکو منداڵان بڵاو کردوێتەوە، لەوانە گۆڤاری وەرزی زمان وزار و وانەر و وانیار و چەندانی تر. هەروەها پرۆژەی 100,000 کتێبمان ڕاگەیاند کە بریتی بوو لە بەخشینی کتێبخانەیەک و 100 کتێب بۆ قوتابخانەکانی گەرمیان و خانەقین و سمود و سلێمانی تا ئێستاش ئەم پرۆژەی بەردەوامی هەیە. پرۆژەی چاپکردنی 1 ملیۆن پۆستەرمان ڕاگەیاندووە بۆ 1000 کەسایەتی ناودار و ڕووناکبیر و سیاسەتمەداری کورد تاکو لە ڕێگایانەوە بتوانین لە سنووبیری نەوەکانی ئایندە بیانهێڵینەوە. ئەم پرۆژێ دووبارە بێ بەرامبەر بەسەر قوتابخانە و دام و دەستگاکردنی و شوێنە گشتیەکان دابەش دەکرێت. بە خۆشحاڵیەوە کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت توانیوێتی ئەم ڕۆژ لە خزمەت ئەدەب و هونەردا بێت. لەسەر ئەرکی بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ هەردە لەسەر پێکەری مەحموود تۆفیق شیلا دەدەین کە لەلایەن چێنەر نزاراوانێ دروستکراوە. دووبارە بەناوی کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت و بەخێراتتان.